فەرماندە و ئەفسەرانی وەزارەتی پێشمەرگە لە باشووری کەرکووک ئاشکرای دەکەن وەکو هێزی پێشمەرگە هەموو ئامادەکاریەکیان هەیە بۆ بەشداریکردن لە ئۆپەراسیۆنی ڕزگارکردنەوەی ناوچەکانی حەویجە و دەوروبەری. بەڵام ئەو ئۆپەراسیۆنە لەلایەن حکومەتی عێراق دواخراوە. شارەزانی کاروباری سەربازی ڕای دەگەن ئەگەر ئۆپەراسیۆنی حەویجە ئەنجام بدرایەوە کاریگەری دەبوو بۆ بەرەو پێشبردننی زیاتری باری ئەمنی پارێزگای کەرکووک. فەرماندە و ئەفسەرانی وەزارەتی پێشمەرگە لە باشووری کەرکووک ڕای دەگەیەنن دەبوو ئۆپەراسیۆنی ڕزگارکردنەوەی حەویجە پێش ئۆپەراسیۆنی مووسڵ ئەنجام بدرایە و دەشتێن حکوومەتی ناوەند ڕێگر بووە لەو پرۆسەیە. بۆی هەیە هۆکاری سیاسیش لە دوایەوە هەبێ دواخستنەکەی ڕزگارکردنەوەی حەویجە و دەشتی حەویجە لە لای دەوڵەتی عێراقیە. بەڵام من ئەوە ناڵم بە دڵنیایەوە هێزی پێشمەرگە هەتا ئەم کاتەش کە قسەی تیاکەین ئامادەی تەواوی کرۆ بۆ ڕزگارکردنەوەی حەویجە. تاقیکردنەوەمان هەیە لە 22 دەی ڕابردووە ئەو هێزانە هاتنە ناو کەرکووکەوە هەڵبەتە هەر لە حەویجە و دەوروبەرانەوە هاتوونە بە تیارە نەهێنران فڕێ بدرێن. بەڵام ئەگەر بکرایە ئەو ناوچانە ڕزگار بکرانایە ئەو مەترسیە زۆر لەسەر کەرکووک نامە. ئەمە بۆ کەرکووک بۆ مووسڵیش ئەگەر بەهاتایە و پرۆسی ڕزگارکردنەوەی حەویجە پێش بخرایە بە تەئەکید دەعمێکی زۆر بەقوەتر ئەبوو بۆ مووسڵ لە محوەرەکانی هجوومکردن فراوانترە بوون. ورەی داعش لە مووسڵ زۆر زەعیفترە بوو. بەڵام ئیتر دەوڵەتی عێراقی وای لێکرد دوای خست. بە نسبەتی حەویجە بەڵێ زۆری لێکی زەقێکی لەسەر کەرکووکەیە چکامە قەزایەکە لەسەر کەرکووک حیسابە بەڵێ شتێکی زۆری نێ ئێمە وەکو هێزی پێشمەرگە بەردەوام ئێمە ئامادە باشین ئێمە ئامادەین بۆ هەموو شوێنێک ڕزگاریکەین ئێمە ڕزگارکەرین نەکوم داگیرکەر ئێمە ڕزگارکەرین حەویجەش بە مافی خۆمان نەزانین بڕین ئازادیکەن لەو تیرۆریستە پیسانە زەرورەتێکی تا حەدێکی زۆر تایە ڕزگارکردنەوەی حەویجە لەسەر شاری کەرکووک چونکە دوژمن تا دوور بێ لەسەر خاکی کوردستانەوە بە دڵنیاییەوە ئەتوانین بڵێن ناوچەکانمان ئارامترە بێ و دوورەبین لە هەڕەشە و مەترسیەکانی داعش. جێگری لێپرسایی مەڵبەندی پێشمەرگەش ڕای دەگەیەنێت لە باشووری کەرکووک شکۆی داعش تێکشکێنرا بۆیە دەبوو ئۆپەراسیۆنی حەویجە لەبەری سۆکارێک دوان نەخرێت. لەم سنوورەوە لە تەلەلوەردەوە داعش لوتیشکا ئەو ئێمە ئەبایە زووتر قۆناغی یەکەم ئێرە ڕزگار بکرایە اینجا بەرەو مووسڵ و شوێنەکانی تر و ناوچە سنووریەکان ڕزگار بکرایە. بەڕاستی دواکەوتنی کاریگەری زۆری لە ڕووی نەفسی لە ڕووی ئاوەدانی لە ڕووی زراعی لە ڕووی سەناعی لە ڕووی خزمەتگوزاری لە ڕووی ئەمنیشەوە هەموو ئەوە کاریگەریکی زۆری هەبووە. پێویستە ئێمە داوا ئەەکەین لەلایەنە پەیوەندیدارەکان لە سەرۆکایەتی بڵێن هەرێمی کوردستان لە حکوومەتی عێراقی لە سوپای عێراق یعنی ئەمە پێویستی بەو قووەتە زۆرش نەئەویست وەک ئەوی لە مووسڵ هەیە چکول لێرە داعش هێزی نەماوە قووەتی نەماوە ڕەنگە وەکو شێوەی پارتیزانی تاک تۆرۆریستی تاک بنێرن یان هێزی کەمکەم بنێرن ڕۆژانە مەسەل لێرە تەق و تۆق ڕوئەدات. وەکتیمی کوردستان نیوز بە دوواداچوونی مەیدانی دەکەین بۆ ئۆپەراسیۆنی حەویجە و ئەوەی فەرماندە مەیدانەکانی پێشمەرگە پێیان ڕاگەیاندین دواخستنی ئۆپەراسیۆنی حەویجە هۆکارەکەی سیاسیە و بۆ خودی حکوومەتی عێراق دەگەڕێتەوە. وەک شارەزانی بواری سەربازی ئاماژەی بۆ دەکەن تا حەویجە ڕزگار نەکرێت مەترسی ئەمنیەکان لەسەر کەرکووک بەردەوام دەبێت و بە ڕزگارکردنەوەی حەویجە ئۆپەراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵی شاسانتر دەبێت. عومەر غەریب، کورسات نیوز، باشووری کەرکووک. بەڵێ بەڕێزان ئێستش بۆ قسەبازکردنی زیاتر لەسەر ئەو ئۆپەراسیۆنانی کە لە ناوەڕاست و باشووری عێراقەوە دەستیان پێکردووە بۆ ڕاوەدونانی چەکدارانی تێرۆریستانی داعش بە تایبەتی لە ناوچەی مووسڵ و دەوروبەری و دواخستنی پرۆسەی ئازادکردنەوەی ناوچەی حەویجە و هۆکارەکانی پشت ئەو دواخستنە بۆچی دوا دەخرێت و مەترسیەکانی دواخستنی سەر حەویجە و چۆنێتی بڕێوەچوونی ئۆپەراسیۆنی ڕزگارکردنەوەی مووسڵ و ئەو مەترسیانی کە لە دوای مووسڵ سەر هەڵدەدەن بۆ ناوچەکە بەگشتی و بۆ کوردستانیش بە تایبەتی تر ئێمە قسەباسی زیاتر لەسەر ئەم بابەتە دەکەین بە میوانداری بەڕێز حەسەن جیاد ئەندامی خولی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە لە ستۆدیۆ بە سپاس و لەگەڵمان ئامادەیە کاک حەسەن زۆر بەخێر بیت. سەرەتا ئەمەوێت لە حەویجەوە دەست پێکەین. حەویجە خوێندنەوەی زۆر جیاوازی بۆ دەکرێت و مەترسیەکانی سەر حەویجەش هەمیشە باسی لێ دەکرێت کە ڕۆژ بە ڕۆژ لە گەورەبووندایە. حەویجە بۆچی ئازادکردنەوەی دوا دەخرێت؟ زۆر سپاس. لە ڕاستیە خۆی بەلەوە شەڕی مووسڵ دەست پێ بکە دوو ئەگەر هەبوو ئایا شەڕی حەویجە دەست پێ بکە یان مووسڵ. دیارە لەژنەی تەنسیق بوو لە بینی حکوومەتی عێراقی و هێزی پێشمەرگەی کوردستان وزارەتی پێشمەرگە لەگەڵ ئەمریکەکان لە ئەخیرا لە قراری خۆیانە گەیشتنەوەی کە پەلاماری مووسڵ بدەن و ئەوەی حەویجەیان دواخست.
ئەوەی مووسڵ بۆیە حەویجان دواخە حسابی ئەویان کردووە داعش بێت لە مووسڵ بشکێ بە تەواوی هەندێک خەڵکیان وت ئیتر داعش ناتوانێت حتا لە حەویجە شەڕیش بکات تەقدیراتەکانیان ئەوا بوو بۆیە شەڕی حەویجان خستە دوای شەڕی مووسڵ شەڕی مووسڵ گوایە مووسڵ پایتەختی داعشە هێزە گەورەکەی لەوێ یا گرتێک بشکێ لەوێ قوتی حەویجە نامێنێ حەویجە هێزی بۆ ناڕوایی تر حەویجە دا ئەبڕەیەکەوێتە بینی تکریت و مووسڵێکی ئازاد کرا و کەرکووکێکی ئازاد کرا و ئەو کاتە ناتوانن مقامە بکەن بەڵام حەویجە ئەهمێتی خۆی هەیە چەکدارێکی زۆر لە ناو حەویجە هەن بەلەوەی داعشیش بێت هەر شوێنێکی نائەمین و ئەوانە بۆ دایم سەرێشە بووە بۆ کەرکووک سەرێشە بووە بۆ مەنتەقە و ڕزگارکردنی زۆر کەمتر نییە لە ڕزگارکردنی مووسڵ کەواتە ئەم پلانە ئەمنیەی کە دانرابوو بۆ ئازادکردنەوەی ئەو ناوچانە پێچوانەکەی ڕاستدەرچوو نەک پێچوانەکەی ڕاستدەرچوو ئێستا نەکەی مووسڵ پرسیار زۆر هەڵەگرێ هەندێک تاخیر بووە پرسیار زۆر هەڵەگرێ ئەمڕۆ گەر مؤتەمەر سەحەفیەکە عەبادی وت 3 مانگمان پێویستە بۆ تێکشکاندنی داعش لە عێراق هەندێک شتی تری باس کرد مەسەی وتە ئێستا من 900 سیارەی بۆ ڕێژکراومان تەقاند بەڵام ئەم داتایانی کە عەبادی بڵاوی دەکاتەوە جۆرێک لە نامتمانەی لە لای هێزە عێراقیەکان و لەلایەک کەش هاوپەیمانی دروست نەکردو بۆ پێی کە پێشتر ڕایگەاند بوو هەتاوەکو کۆتایی ساڵ ئێمە کۆتایی بە داعشێنی تەوقیتی دیاریکردنی تەوقیت بۆ کۆتایی شەڕ شتێکی زەحمەتە بە تایبەتی شەڕی ئاوا زەحمەتە ئەوتی تا کۆتایی ساڵ تەواوە بێ ئەمڕۆتی 3 مانگمان پێویستە ئایا 3 مانگەکە مانگێکی تر یان 3 مانگی تر ینی 2 مانگ شەڕی مووسڵ هەیە ئەو مانگی تر بخەنە سەری یان 3 مانگی تر شەڕەکە بەردەوامە بێ شتی نوێش هەیە ئەمریکەکان هاتوونتە سەرخەت هێزان هێناوە ئەمڕۆ دەنگ باسی ئەوە هەبوو کە ئەوە خەلیلی گەورەی لە شەڕەکە کە شتی مفاجە ئەو خافڵگیری و ئانیتیانە بوو بۆ هێزەکانی داعش ئەمڕۆ دەڵێن لە 5 لاوە پەلاماری داعشە دەینە سەر لای ڕۆژهەڵات بە تەواوی تقریبا توانین بڵێن ئازاد کراوە ماوەتەوە ئەو دیوی ئاوەکە ئەمانە پرسیاری زۆر هەڵەگرن حەویجیان ئازاد بکرد باە طبعا کەرکووک بۆ کەرکووک زۆر باش بوو منتەقە حتى بۆ تکریت بۆ شوێنەکان تریش باش بوو ینی هەرچی تەسیراتی خۆی هەیە بەڵام مووسڵ طبعا گرنگترە زۆر شارێکی گەورەیە و ئازادکردنی زەربێکی زۆر گەورەی لە داعشەوە شوێنرێ و ئثباتن بۆ ئەوەی کە داعش گەتۆ سەری شەڕەکە بکەی شەڕی مووسڵ دەوروبەری مووسڵ و شارەکان دەوروبەری مووسڵ زۆر بە خێرایی ئازاد بوون و شکا داعش هۆکارەکە یەکەم لە لادێ و لە شاری بچووک یەکەم زۆربەی شارەکان چۆڵ بوون هەم ئەمریکەکان هەمێزانی عێراق و هەمێزی پێشمەرگەی کوردستانی دەستکراوەترن لە شەڕەکە لە بردومارکردنوانە شەڕی ناوشار زەحمەتترە مەسەڵەن ئێستا هەر با حسابێک ملیۆنێک خەڵک لە مووسڵ ئەژی بردومارکردنی زەحمەتە بەکارهێنانی تۆپخانە زەحمەتە حتا بردومانی تایارە هەمووی زەحمەتە وڵاتی مەدەنی داعش زۆر چاک استفادە لەوەکە زۆر باشە کەواتە ئەم دواخستنە هیچ پاڵنەرێکی لە پشتەوە یاخۆت ئەمە پاڵنەرەکانی پشت دواخستنی ئەمە فاکتەری ناوخۆیین یاخود دەرەچین پێدەچێت دەوڵەتانی ناوچەی و دەوروبەریش دەستیان هەبێت لەم دواخستنی لایەنەکانی یەکەم کوردی تیا بووە لەو لژنانێک کە قەرارەدەن لە شەڕەکە یعنی عێراق قەرارەدا دانشێ لەگەڵ کوردستانیش کە هەجومەکە بۆ مووسڵ بۆ حەویجە بەشێکی شەڕەکە خۆ بەدەستی پێشمەرگەیە ینی سەو شوێنانێک کە پێشمەرگە ئازادی کە لە مووسڵ زۆر گرنگ بوو بۆی عێراق هەجوم بکات بۆ مووسڵ بۆ حەویجەش پێشمەرگە دەوری ئەساسیە بینێن ڕزگارکردنی مووسڵەکەەوەی فەرماندە قارەمانەکان باسییان کرد سەر ڕیپۆرتاژەکە ماوەتەوە سەرەوەی ئەوان مووسڵ تەواوکەن لە هەموو حاڵەتێکا گرنگ هەدەف چیە دەف تێکشکاندنی تەواوی داعشە ئیتر کامی زووتر ئەشکێ کامی ناشکێ ئەوە شتێکی تانەوی بەڵام گرنگ ئەوەیە داعشە شەڕەکە بشکێ من پێم وایە حتا ڕەبتی بە ئەمریکەکانەوە بوو بە انتخاباتی ئەمریکی هەندێکیان وتە گەر مووسڵ ڕزگار بێ ئەمە قوتێک داتە مڕەشەحی دیموکراتەکان و مڕەشەحەکەی ئۆباما و ئەوانە ئەی بنەوە ینی بۆیە حتا مەبەستم بۆ پەیوەندی بە مانەوەی ئۆباما ماوە لە دەسەڵاتی مووسڵ وەقعی زۆرتر لە عالم مووسڵ ناسراوتر لە عالم تا حەویجە مووسڵ گرنگترە تا حەویجە و ئەم جاریش پێم وایە ینی ئەمریکەکان کۆمەڵی خەلەل هەبوو شەڕی مووسڵیش تاخیر کرد یەکەم قرار بوو لەگەڵ مووسڵ ئەگەر متابعەتان کرد ببیشینە دواوە تۆزێک وتی ڕقەش دەست پێەکەین شەڕەکەیان دەست پێ نەکرد ینی داعش کراوەترە ئسراحەترە فشای لەسەر نییە خەلەلی گەورەتر مەسەل لەناو مووسڵ دەست نەکرایەوە هیچ هێزێک تەقە داعش پێدوانیە بۆیە هەردوو ناوچەکان پێکەوە دەست پێ نەکرد لەبەرەوەی لە مووسڵ بکشێنەوە دەرچەیەکیان هەبێ بۆ ئەوەی لە یەک ناوچە بە تەواوەتی گەمارۆ بدرێن ئیتر ڕەنگە ئەوان حسابیان کردبێ بۆی داعش دەربچیان ئەبرام خوێندنەوەکان چییە داعش لە دەرەوەی مووسڵ شەڕی نەکرد پێچێ خۆی حاضر کرد بۆ شەڕێکی گەورە ناو مووسڵ کە ئێستای کایانی و ئەزانێ مەدەنیتایە و ئەزانێ حساباتی ورد ئەبێ بکەی لە بردومان و ئەانە حساباتی ئەوە بکەی و پێم وایە هێزەکانی عێراق ئەگەر متابعە بکەی ئەو هێزانی کە شەڕەکەن تقریبەن هەر خۆیانن یعنی سەری تەقریرەکان بکە ئەو فڕقانێکە بەشداریەکەن هەستەکەی زەخمێکی گەورەی بەدواوە نییە یعنی هێزی تازە بێت وانە هۆکار چییە لە کاتێکا کە هاوپەیمانی نێودەوڵەتی
هەموو هاوکاریی خۆی ڕاگەاندووە. ئێستا باشاتون حتا کەش و هەوا لەم فترەیە لە خزمەتی داعشا بوو. ئێستا ئەمریکەکان هێزێکی باشیانی ناوە ئەڵێن بۆ هەندێ هێزی بۆ هەندێک شەڕی تایبەت لە چوارچێوە شەڕە گشتێکە ئێمە بەکارێنین. ئێستا مەدفعیانی ناوە بە قەسەف هەندێک خۆیان شەڕەکەکەن هەندێک بۆردومانشتی واکەن و ئەڵێن لە پێش داوە هجوومەکەین پێما بە هێزی پیادەشان هێنا پێدا بەڵێ ئەڵێن لە چوار پێنج داوە باغەتەیانەکەین مفاجئیانەکەین بزانین چۆنێ چاوەڕێ بکەین بێ بزانین ئەمڕۆ خەرارە دەست پێ بکە بڵێن لاپەڕی دووی شەڕی ڕزگارکردنی مووسڵ دەست پێ بکە بزان ئەمە خێرایەکە چۆن هەرچێن ئەمڕۆ عبادی زۆر بەهین باسی کەوتی سێ مانگمان پێچێ بۆ شەڕەکە نازانین سێ مانگمە بەسی سێ مانگی ترە یان مانگێکی ترە بۆ شەڕی مووسڵ ئەو دوو مانگە دەستی پێ کردەوە باسی لەوە کرد کە تا ئێستا 900 سیارەی بۆ ڕێژکرامان تەقاندۆتە لە ناو مووسڵ کەمە شتێکی گەورە یەکێک لە شتەکان کە ڕۆباڕاستی شەڕەکەی تاخیر کرد بوونی ئەو ژمارە زۆرە سیارەیە کە ئێنێ نەگیان هێزەکانی عێراق کە ئەمە زۆر عرقلێتە پێشکەسنی هێزەکانی عێراقی کرد و ڕەنگە ئەمە چاوەڕوان نەکرا بێت شتێکی تەبیعیە کە تۆ چاوەڕێ شتێک نەکەی لە حەلبەکە وەکو خۆی یعنی ڕەنگە چاوەڕێ کرابێت داعش ڕووخاوە بەرەو مووسڵ ئەڕوا هەندێک تەوەقیعانەکە شەڕیش نەکا لە مووسڵ بەڵام ڕەنگە پێشبینەکانمان نەبن ئێستا داعش ئەشکێ بەڵام بە خاوتر ئەشکێلەوەی کە چاوەڕوان دەکرا زۆر باشە بۆمبێکی تۆقیتکراوی بەجێ هەڵڕاوێن یەشتۆتەوەکەویش حەویجێ ینی پێچێ بەپی پلانەکەی ئەوەی کە خۆ ئاماژەت پێدا ئەو پلانە ئەمنیە ئەو پلانە سەربازیە بەڕێوە بچێت کە وتویانە مووسڵ ڕزگارەکەینەوە دواتر لە حەویجە خۆ بەدەستدانێکی گەورە بەڕێواچی ئەو وابی یاخود نەخێر ئەمە ئەو بۆمبە تەوقیتکراوەیە کە زۆربەی شارەزایانی بواری سەربازیش مەترسێکی گەوریان هەیە لەسەری دەبێتەوە بێ ینی سەنەک کورد ینی سەنەک ئێنەکانی مە قساکەن ڕێبێ مووسڵتەوە بێ لە بەرخاتی کەرکووک نوێنەری سونەکان بەتایبەتی نوێنەری حەویجە خالد مەفرەجی ناوێت هێنا پەرلەمانی عێراقا زۆر سوور ئەڵێ غەڵەتێک گەورەی کرد عێراق و ئەمریکەکان کە پەلامانی مووسڵیاندا دەبێت حەویجەش با بکرێتەوە بە هەمووی فشار بکرێت سەر مووسڵ ئەوان شڕیان وایە ڕێیەکی زۆر هەیە لە سونەکان دەڵێن دەبواە زووتر حەویجیان حەسم بکرد بای ئەوانە تو نازانین لە غورفەی عملیات کە ئەمریکەکان لەگەڵ عێراقیەکان لەگەڵ حتى لەگەڵ هێزی پێشمەرگە قساکەن چۆن سەریان کردو بەڕێی من مووسڵیان لاوە بوومترە گەورەترە معنەویترە ئەگەر لە مووسڵ داعش شتێک بشکێنن ئەوان حسابەکەن حەویجە زووترن دیارەکە بەڵام لەلایەشکەوە چاودێران ئاماژە بۆ ئەوەکەن کە لە حەویجەدا کۆمەڵێک گروپی سونەی تونڕەوی تایە کە بە شێوەیەکەن وەکو دەوترێت پەیمانی ئەویان داوە کە لە نێو حەویجە بەمرن ئەمە مەترسیشی گەورەتر نیە لە حەویجەوە چەندین هجووم بۆ داخۆک چەندین هجووم بۆ ناو کەرکووک چەندین هجووم بۆ تەل وەردوانە ئەمە ساڵنیمێکە گەورترین هجوومیان لە حەویجەوە دەست پێ کردو ریاض عباسی لە حەویجەوە هجوومیانە کردبوو لێوە خۆیان ڕێخستۆ بەڵێ هێزێکی گەورەیان هەیە و قاعیدەیەکی گەورەی داعشە لە ناو عێراقا زۆر باشە سەرکردەیەکی هاوپەیمانی نێودوڵەتیش باسی لەوە کرد کە ماوەیەکی زۆر دوور و درێژترێ شەڕی مووسڵ و ڕەقە ئەمە پێچوانەی لێدوانەکەی ئەمڕۆی عەبادیە ئەمە ئەم تەزاڕوبە بۆچی لە کاتێکا کە وەکو خۆ و تەژوورێکی عملیاتی هاوبەش هەیە بەڵێ ئەگەر تۆ لە کاتی شەڕەکە دەست پێ کرد دۆڕاین هەیە ناتەقی ڕسمی قواتی ئەمریکیە لە ئێرە وتی شەڕەکە جارێکیان وتی 2 هەفتە بۆ 4 هەفتە ئەخایەنێ وی مووسڵ جارێکیان وتی لە 4 هەفتە بۆ 6 هەفتە ئەخایەنێ ئێستا ئەوە 2 مانگە شەڕەکە بەردەوامە و عبادی خۆشی وتی بۆ 100 ساڵ تەواوە بێ داعش لە مووسڵ هەمووی وا دەرنەچوو ئێستا عبادی ڕێ بە 3 مانگی تر ینی 3 مانگ مەبەستمان مانگێکی تری ماوە بۆ شەڕی مووسڵ یان 3 مانگی تر بە تەواوی لە عێراق دەرێنەکەن بابزانین لە مەتەقەی ڕوومادی و عانەویت و ناوەش شوێن زۆر ماوە بەدەستی جەزیرە مەتەقەیەکی زۆر بەفراوان لە بینی بێجی و مووسڵ و ڕوومادی و سەحرەیەکی زۆر زۆر گەورەی ئەوە بەدەستیانەوە ماوە حەویجیان مەترسیە گەورەکە مووسڵە بەڵێم شوێنیان ماوە ئەوانیش بەدەستیانە ماوە ئەگەر بێت و تەمام مەترسیە گەورەکە ئەگەر مووسڵ تەواو بێ شەبێ مووسڵ ینی بەسەرەی وەختە مناقشەکەمان لەسەر چییە 2 مانگ یان 6 مانگە مناقشەکە لەسەر ئەوەیە گینا مەسەلەی داعش تێکشکاوە یەک لای مووسڵ ئەوە شەرقی مووسڵ کە لێرەوە چی لە بەغاوە بە بڵێن تەواو بێت تقریبا هەمووی گیراوای تر ماوەتەوە لەولاشەوە هجومی بۆ بکەن ئێستا دەنگ باسی ئەوەیە هجومی بەرفراوان لە چەند قۆڕێکەوە بکەن ئەمڕۆ باسییانەوە کرد محورێکشیان دابێ بە حەشی شعبی 4 محوریش بۆ هەزی عێراق هجوم بکاو لەگەڵ ئەمریکەکان مەدفعیان هێناوە بە تایرە باشتری استفادە لە تایرەکانیان بکەن و شتی تر بەکاربێنن بۆی بتوانن خێراتر بێت لەمەی کە ئەمجارە بە 2 مانگ ئەمە تەقیان پاک زۆر باشانی بەگشتی پێ وایە ئۆپەراسیۆنەکە بە باشی بەڕێوە چووە چەند گەڕێکێکیان گرتوێتەوە یاخود بەگشتی باش بەڕێوە چووە ڕەنگە ملاحەزەکە لەسەر ئەوە بێ تەسەورەکرا خێراتر بێ تەسەورەکرا خێراتر بێ لەبەر لە چواردۆری مووسڵ بە خێرایی داعشکا بەڵام دارێ داعشیش ناو مووسڵ ستاباتی خۆیە شەڕی شار زەحمەترە ئەو هەموو سیارە و ئینتیحاریان ئامادە کردبوو ئەمانە هەمووی بەڕاستی ڕێگرن لە بەردەم پێش کەوتنی زەکات ئیمکانیەت و مۆرالی هێزی عێراقی لەم کاتەیە لەو ئاستایە کە بە تەواوەتی لە عێراقا داعشڕاوە دوو بنێن هەمان هێزی عێراقی بوون کە پێشتر
مووسڵیان ڕادستی چەکدارانی داعش کرد بە کەمترین بەرگری بەڵام لەم کاتەیە خوێندنەوەی چیکەی بۆ کرێ گۆڕانێکی زۆر بوو ئەو فترە عراق خۆی ڕێخستەوە هێزەکان عراق خۆیان ڕێخستەوە و بە تەدریجی هێنایان لە فەلوجە و ڕوومادیەوە تا تکریت و تا دیالیان هەموو پاکردەوە گۆڕانکاریێکی گەورە بوو لەسەر ساحەکە و ئێستا چوادەوری مووسڵ و مووسڵی شانگرتووە و ئومێد دەکەین لە ماوەی چەند مانگێکیش بێگەر ئەو عبادیش باسەکە مووسڵ تەواو بێ و ئەو مەنتەقە لەو مەینەتی لەو مەحنەتەی کە مووسڵ بەدەست سەر کورد و بەسەر ناوچەکە و بەسەر سووریا و بەسەر عێراقیانە هەموو لایەک لەوە ڕزگار پێ ناچێت ئەمە پاڵپشتەیەکی هێزی پێشمەرگە فاکتەرێکی بەهێز بوو بێ بۆ ئەو قسانی عبادی و ئەم بەرزکردنەوەی مۆراڵی هێزەکانی سوپای عێراق هەم هاوپەیمانی نێودەوڵەتی پشتیوانیانەکە هەم هێزی پێشمەرگە شەڕێکی باشی دژی داعشی کردووە ئەمە بووە بە پاڵپشتێکی بەهێز بۆ هێزە عێراقیان ئەوانیش بەو شێوەیە وریان بەرزبووەتەوە تەسیری تەبان هەیە کە هێزەکانی پێشمەرگە زۆر بە خێرایی شوێنەکانیان بۆ پاکردنەوە و لە لای ئەوانەوە جێش عێراقی هجومی کرد خۆ لە زینەکە دەرەچوو کە ساترەکەیان نەکردەوە و داعمی گەورەی کردن و هێزی پێشمەرگە باشایەتی هەموو لایەک دەوری مهمی هەبوو لەم شەڕی داعشە پێشبینی چی ئەکرێ بۆ جەنگی مووسڵ تا چەندی چکە بخایێنێت وەکو شارەزایەک خوێنەوەی خۆ وەکو کات تو جاری وایە پێشبینی چییە پێشبینیە وەمە شەڕە و تعقیداتی خۆی هەیە تۆ نازانین لەسەر عسیۆڵ مەسەڵەن مەگە عبادی قەت تەسەوری نەکرد بێ ئەوە لە سارەی ئیتیحادیان هەیە هیچ کەس ئەوە نەکرد بێ بەڕاستی ئەوە ئیتیحادی مەسەڵەن بەڵام ئۆتۆمبیلی هاوڵاتیان بەکارهێن هاوڵاتیانی مەدەنی بەکارهێن هەموو شتێک بەکار لە نوێترین پێشاتە ئەمڕۆ لە چەندەیەک لە ناوچەی دەوروبەری مووسڵ خەڵکەکە ویستویانە ڕاپەڕینێک دژی داعش بکەن کە سیانزە کەسیان لە دوایە ئەو نقطەی کە باسم کرد لەناو قسەکانمە ئەگەر لە ناو مووسڵ ئەوانەی مووسڵاویەکان هێزێکیان دروست بکرد باە دەستی لە داعش بکردایەتەوە شەڕەکە زۆر خێرا بوو بەڵام پێچێ دڵڕەخی و سەتوە و دڕندەی داعش وا خەڵکی ترساندی بێت تا ئێستا ڕووی نەداوە ئەوە ڕووبدا ئەمریکەکان چەکی باش بەکاربێنن تا ئێستا مەسەڵەن ئەو چەکانی کە پێویستە ئێستا بەتەمان بەکاری بێنن بە مەدفعیەوەبانە بەکاری هێزی خوانێن نابوو هەندی مهمەی خۆیانوەتنی تایبەت لە ناو مووسڵ لەگەڵ هاوکاری هێزەکانی عێراق و ئەگەر ئەواشی و ئانش بەکاربێنن ئەوان هەدەفیانەوەی شارەکە خێراتر بکەنەوە دیارە بە هەموو لایەک و چاوەڕانیش بین بزان سەرۆکی ئەمریکای نوێ چۆن تعاملەکە لەگەڵ نزیکەی ملیۆن و نیوێک هاوڵاتی مەدەنی لە نێو مووسڵاماوە خۆ زۆربیان منداڵ نین ینی پێشبینی ناکری هێزێکی چەکدار لە ناو مووسڵا ڕێک بخرێت ڕاپەڕینێک بکەن دەبوو لەسەر ئەمە بکرێ و هەندێک قسە هەبوو کە هێزەیە لەسەر تا شەڕەکەوتیان هەندێک مەغزەریان تەقاندەوە ئەوە نادەمجیان تەقاندەوە هەندێک دەنگۆی ئەوە بوو لە ڕاگەاندن دوایەوە هیچ زەخمێکی نییە دوایەوە هیچ نابینی هێزەکانی عێراقی گەمرە حەزە بکەی لە مهمەیەک زیاتریان بەدەستەوەی مەسەن تۆ ئەمر لێوای قوتێکیان داوا پێت گەڕەکێک ئازاد بکەی لە مووسڵ ئەبێ گەڕەکەش ئازاد بکەی ئەو ئاوارەی ڕائەکەنە بێت تەفتیشکەی لە ڕووی ئەمنیە وریاش بی کە دەرەچن لە مەتەقەکە ئاوارەکانش وریابی خواردن و هەندێک شتی لۆجستیوانش دابین بکەین بۆ خەڵکی ئاوارەیانی هێزەکانی عێراقیش پرزە بوون بە هەندێک شتی لابەلاشەوە جگە لە مهمەی شەڕکاوە مهمی ئەساسیان زۆر ڕاستە یالامی حربی عێراقی زۆربەی کات چەند گرتە ڤیددیوەیەکی ناو مووسڵ بڵاو کاتەوە کە ئێمە کەسانێکمان هەیە لە ناو مووسڵا خۆیان ڕێگەخەنەوە بەو شێوەیە ئەمە بۆ دژایەتیکردنی فکرەتی داعشە و ڕوخاندنی ورەیانە یاخود نەخێت حەلبی نەفسی نەبێ ومێت هەیە لەسەر ئەرزی واقع خەڵکیان هەبێ و دەست بکەنەوە بدەن لە داعش و من ڕێم وایە گەر ئەوە بکەن ئەو تۆ باس کرد لە لادێ ڕاپەڕی وەرەجیان کاتی خۆی لە گەیارەش پەلەوە جێش عێراقی بگەیت هێزەکانیان حرەکەی کرد و داعش زۆر ڕای کرد یعنی شەڕێکی وای نەکرد لە شرگات و لە گەیارش ئەگەر لە ناو مووسڵ لە هەندێک شوێن خەڵکی بێ مەفرەزای بێ دروست کرابێ شەڕ بکەن لەگەڵ داعش لە پشتۆ بدن هێزەکانی داعش سەر لە داعش تێکەدان بەڵام تا ئێستا هیچ ڕووی نەداوە ئەمەش کارێکی باشیانی ئەوە گەینەکە وڵاتیان لە ئێستایا پشتیوانی و پشتگیری داعش کارێکی زۆر مهمە لە ڕووی عسکەریش مهمە نەک لە ڕووی ئەوەی بڕین خەڵک لەگەڵ داعشانی خەڵک داعشانی ئەوە واضحە خەڵک لەگەڵ داعشانی هێزێکی وحشی بەربەر یعنی چی تەئیدێکی بکەیت هیچ شتێکی بکەیت بەڵام ئەمە لە ڕووی عسکەریەوە تەئسیری خۆی هەیە کە داعش بداینە ناو شارەکە خەڵک بەڵام بۆ حەویجە پێچەوانەکەی ڕاستە دەوترێت هاوڵاتیانی حەویجە خۆیان پشتگیر و پشتیوانی داعشن بەو پێی کە زۆربەی باسیەکانی لە ئێستا لە ناو حەویجەیە خۆیان بەلەوەش هەر داعشش بێت نەخشبەندی لەوێ مهم بوو هەرچی گروپە توریستەکان سارسونەوانە لە حەویجە هەبوون بەڵام ناکرێمە تاعمیم بکەین بڵێن زۆربەی خەڵکی حەویجە لەگەڵ ئەمان هێزێکی دابراون هەندێک خەڵکیان هەیە بەعام و هێزێکی شەڕکەرن بە هەندی عقیدەی توندڕەوی خۆیان دامە بە شەڕەکە دەن و لە نهایەتی شەهر دیارە شەڕەکە دۆڕێنن بەڵام مەسەلەی وەکو لەسەر تا باسمان کرد مەسەلەی کاتە زۆر باشە من ئەمەوێت چەند پرسیارێکی کەم لەسەر مووسڵ بکەین و دواتریش بزانین کورد بە چ استراتیژیشکە لەگەڵ ناوچەی حەویجە و مەترسیەکانی بۆ کورد و کورد چی بکات و چۆن بکات لەسەر حەویجە ئەمەوێت جارێ لەسەر مووسڵ بڕۆین مەبەستمە بزانم مەترسیەکانی دوای مووسڵ چین دیارە مووسڵ هەر ئەوە نییە کە داعش ڕاوەدوو بنیت و تەواو بڵێیت داعش تێکشکا چەندین مەترسی دیکە سەر هەڵدەدات بە تایبەتی بۆ کورد
لە ئەو برادرانەی خۆمان کە لەگەڵ عێراق دانیشتووەڵی اتفاقێکی وا نەکراوە بۆ دوای مووسڵ ئەوە خەریکی گەورەیە یعنی کە مووسڵ ئەو داعشکا اتفاقێک نەکراوە ئەمنی ئیداری سیاسی بۆ ئیدارەکردنی مووسڵ وواتە ئەوە هێڕاوەتەوە هێڕاوەتەوە ئەوە کێشەیە یانی هێڕاوەتەوە تحلیل نەکراوە چۆن بێ دوای مووسڵ چۆن ئیداری بکەن بە موقت کێ ئیداری بکە ئەو ماوەی کە داعششکی ئەو فەوڵایە نەمێنێ ناو مووسڵ شتڕوو نەدا بەڵام ئەو کارێکی گەورە بۆ کە ڕێکەوتنی لەسەر بکرێت بەڵێ نەکراوە ئەوە یەکێک لە شتەکان کە هێشتیانەوە من کە باسیش بکرد ئەمریکەکانیش پەلەیان کرد یعنی ئەمریکانە بۆ ئەوتفاقیان بکرد لایەنەکانیان مام کرد کە معنین واتفاقێکیان بکردایە کە مووسڵ ئازاد بوو ئاوا ئیدارەکەی شارەکە کەواتە عێراق سوپای عێراق لەو کاتیا براوا بێ سوپای عێراق خۆی سوپای عێراق چێتە ناو مووسڵ سوپای عێراقیش ئێستا بەشی ئەساسی شەڕەکە بەڕاستی ئەوانەیەکەن پێ نەچوو ئەو ئامادەکاریە تەواو بکە مەسەن تۆ کە منە حەزت کردی هەندی هێزی عێراقی بوو گەیشتە ساحەی شەڕەکە و چووە ناو شەڕەکە یعنی نە حتا وردەکاری زۆریشی نەبوو ئەمریکەکان پێچێ هەدەفیان بۆ مووسڵ ڕزگار بکەن بە انتخاباتی ئەمریکی هەدەفیشتی سیاسی خۆیانە نەبوو تا ئێستا ناتوانێتی ئێستا زیاتر هاتوونەتە سەرخەت گەرمتر قسەکەن هێزێنن و شتێنن بزانن بە تەنسیقی باشتر لەگەڵ هێزەکانی عێراق بدان چیان پێکرد لە کەواتە لەو بینەیە پێشمەرگە وەکو یاریچی یەک دەرەکەوێت پێشمەرگە دەوری مهمی خۆی بینی هەموو لایەک حسابی کتابەتی بۆکە و هەموو لایەکشە بە مەمنونی بێ هەم عێراق هەم ئەمریکیەکان و تەبانەوە خەڵکی کوردستان هێزی ئەساسی لە شەڕی داعش سەنگەری پێشەوەی شەڕی داعش کە تێکشکا داعش لە لای پێشمەرگەوە تێکشکا دەوری ئەساسی خۆی بینێن ئێمە نابێ بەڕاستی لە مناسبات زۆریش باسیەکەین نابێ شەڕی داعش تەواو بێ پێشمەرگا وەکو جارانی لێ بکەی فەقیری پێشمەرگا دەبێت تدریبی تر باشتر پڕچەکتر بە تایبەتی سەدنیا هاوسۆزە لەگەڵ ڕەنگە خزمەتی زیاتر و موچەی زیاتر و باشتر ئیدارەی باشتر لۆجستی باشتر ژیانی باشتر موچەی باشتر ئەو هێزە ئامادە بێ ئەم منتەقەی استقرار نییە بۆی هەر کاتێکیش تو ئەو هێزە هەبێ هێزێکی تیار و ڕکوپێکوانت بەدەستەوە بێنێ وەک ئەوەی کە شەڕێکی مهمی کرد نەک شەڕەکە تەواو بوو بە ئەهمیەتی نەزانی بڕوە ئەمە بۆ ناوچەی مووسڵ بەڵام بە سنووری 1900 کیلومترەکە ینی پێشمەرگە نابێت لەو ناوچانی کە ئازادی کرۆ بە خوێن و سنووری خۆەتی دجاریشکە نابێت لێ بکوژێت ئەوەی کە گفتوگۆ لەگەڵ تواکاڵی پێشمەرگە دەربچێت هەندێک قسەیەکە ناوچە جەناکان دوای داعش ڕۆژە من لە خانەخین پانێلێکمان لەسەرەوە بوو ئەبێ لەو بپرسی من بۆچی ئەم ناوچانە جێبێڵم یەک کێ دێتە شوێنەکەی من ئەوە دێتە شوێنەکەی من خۆی ئەو ناوچانەی چۆڵ کرد نەکار ئێمە لە داعش هەر ناوچەکە خۆیان چۆڵیان کردوانە و بە چ شەرعێتێکی لە من زیاترەکەی بێتە شوێنەکەی من ئەو هێزە کە دێتە شوێنێکی پێشمەرگە چ شەرعێتێکی لە پێشمەرگە زیاترە ئەمانە هەموو پرسیارن ئەوانەی کە گفتوگۆکەن لەگەڵ عێراق ئەمانە هەموو بزانن و ئەمجار بەڕاستی لەسەر ئەرزی واقع هێزی پێشمەرگە هەیە و خۆی ئەو ناوچەی ئازاد کردووە و بێ دیفاع لێ بکە و ناوچانە کوردستانیش ئێمە بۆ زیاتر نەچوین پێشمەرگە بۆ نەچوو بۆ شارەبان پێشمەرگە بۆ نەچوو بە حەویجە واقعی خۆی زانێ ئەم ناوچانە توانین پێدەتەدا بگرین و گرنگترین چیشیش لەم مۆزوعە پێکهاتەکانی ئەو ناوچانە پشتگیری لێمە بکەن زۆرمە قوتی زیاترمان دەنێ بڕێم وایە پێکهاتەکانی ئەو ناوچانەگە پشتگیری لێمە بکەن و پێشم وایە وجدان بە وجدان بێ دیفاع لێمەکەن لەبەرەوە پێشمەرگە کە سوکار و خۆیان هەموو پاراس فەرقی نەکرد لەبین کورد و تورکمان و عەرەب ئەگەر بێت و ئەو کەمە نەتەوایەتیانە پشتگیری لێمە بکەن هیچی ناوێت لەبەرەوەی ئەو کاتە مەرکەز ناتوانێت بڕێوە دەرچن پێکهاتەکانیش لەگەڵ ئێمە زۆر باشە کاک حەسەن وەکو دوا پرسیاری خۆم سەرکردایەتی سیاسی کورد پێویستە چۆن مامەڵە لەگەڵ ناوچەی حەویجیا بکات بۆ پێی کە حەویجان بەجێ هێشتووە و ئیتفاقیەکە ژوا بۆ لەگەڵ کووردا کە مەترسیەکان بە هاوبەشی پێکەوە لە کەرکووک دوور بخرێتەوە لە ئێستا مەترسیەکان زیاتر لەسەر کەرکووکە بۆ پێی کە ڕۆژ بە ڕۆژ دوورتری دەخەنەوە شەڕەکە لە ناوچەکانی خۆیان و دەچنە ناو مووسڵ بەڵام حەویجە وەکو خۆی ماوەتەوە لەم ماوەی دواییە وەکو بەڕێزشان ئاگادارن کە چەندین تیرۆریست زیانکردن ناو کەرکووکەوە مەبەستمە بزانم سەرکردایەتی کورد پێویستە چۆن مامەڵە بکات بۆ لەمە دووە بۆ ئەوەی کە بۆکو گرێبەستێکی دیکە لەگەڵ ناوەندا بکات بۆ ئەوەی زووتر ئەو ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی حەویجە پێم وایە لە ڕووی واقعیەوە زیاتر تەرکیزەکە لەسەر مووسڵ عێراق جەبهەتی پێ ناکرێ بەڕاستی جەبهەتیش ناکاتەوە ئەمێ واقعی بین بەڵام بێ لەگەڵ شەڕەکە هەم بەڵام لە ڕووی دیفاعیەوە کورد دەبێ ئامادە بێ یعنی ئەو تەجروبەی ئەو ڕۆژەی ئەو هەموو هێزاتە ناو کەرکووک دووبارە نەبێتەوە خۆی قایم بکە بەڵام کە شەڕی مووسڵ لە کۆتایی نزیکە بێتەوە ئەبێ تۆش فشاری خۆت هەبێ لەسەر بەغا بۆی مەوزوعی حەویجەش حەسم بکرێ ئەو کاتە شەڕیشی نەکرد ئەو خۆ خەساری باشترە کەمترە بۆ خۆمان بەڕێز حەسەن جیهاد ئەندامی خولی پێشووی ئەنجومەنی نێنەرانی عێراق سپاس بەوەی کە ئامادەبووی لەگەڵمانە سپاس بۆ شرۆڤە ڕوونکردنەوەکان